خوێندکاران بە حکمیەوەی کە هەم وەرزی سەرمایەوە هەم هەبوونی نیشانەکانی بەشێک لە خوێندکارەکان وای کردو کە بەشێک لە مامۆستان لە پەرۆشی لە خەمخۆریانە ئەو خوێندکارانەمان بۆ بنێرن کە نیشانەکانیان هەیە تەبیعی دە و خوێندکارانەش بەشێکیان هاوڕێیان هەیە لە هاوڕەکانیان لەگەڵیان یان نێرن بۆ ئەوەی کە پشکنینیان بۆ بکرێت و لێرە دڵنیابن لە سەلامەتی و تەندروستیان بەپێی ڕۆژە و ڕۆژانەی کە من بەس ئاماری خوێندکارانەکەیان سەردانەکەن ئاماری توشببوون نییە ئەم ئامارەی سەردانەکەن ڕۆژانە سەخ خوێندکار ڕۆژەیەک لە ڕۆژی ئەڵێن دووەم و سێمی کە دیگای خوێنگانگا کراوەتەوانێ لە 80 بۆ 70 خوێندکار سەردانی کردنسا ڕۆژانە نزیکەی سە خوێندکارێک سەردانمانەکات کە لە شوێنە جیاوازەکان و لە خوێنگا جیاوازەکانە بە حکمیەوەی کە کلینکی هەنیناجی یەکەم کلینکە بۆی کە پشکنینی ڤایرۆسی کۆڕۆناتی بکرێت یان سەردانی ئەم کلینکاکەن و لێرە پشکنینەکانیان بۆ بکرێت.